ژمارەیەکی زۆر لە بریندەرانی ئۆکراینیا لە شەڕ لەگەڵ رووسیادا بریندار بوون و کەم ئەندام بوون. بەوتەی پزیشکێکی ئەفسەر نەزانی لە ئەنجامدانی فریاگوزاریە سەرەتاییەکان هۆکار بووە بۆ کەم ئەندام بوون و مردنی سەدان هەزار سەرباز. لە بەرەکانی جەنگدا فریاگوزاری سەرەتایی وەک برینپێچ دەتوانێت ژیانی سەدان هەزار سەرباز ڕزگار بکات. بەڵام لە شەڕی ئۆکراینیادا نەزانی لە بەکارهێنانی ئامڕازەکانی برینپێچی و بەستنی سەر و برین بووەتە هۆی مردن و کەم ئەندامبوونی ژمارەیەکی زۆر لە سەربازی ئۆکراینی. بەپێی ئامارەکان لە سەرەتای شەڕی رووسیا و ئۆکرایناوە تا ئێستا نزیکەی 100 هەزار سەربازی ئۆکراینی کەم ئەندام بوون و پەلەکانیان لەدەستداوە، واتە دەست یان قاچیان لەدەستداوە. لەو ژمارەیە 75 هەزار سەربازیان بۆی بەستنی سەر و برینی هەڵەوە قاچ و دەستیان لەدەستداوە. سەبارەت بە هۆکارەکانی زۆری کەم ئەندامبوون لە ڕیزەکانی سوپای ئۆکراینادا، کاپتن ڕۆمان ستیڤنز، ئەفسەری پزیشکی سەربازی خانەنشینکراو لە هێزەکانی ئەمریکا کە لە عێراق و ئەفغانستان و ڕۆژهەڵاتی ئاسیا خزمەتی کردووە، قسەی بۆ ڕۆژنامەی تەلەگرافی بەڕێتانی کردووە و هۆکارەکەی ڕوون دەکاتەوە. کاپتن ستیڤنز کە ئێستا لە ڕیزەکانی سوپای ئۆکراینیادا خزمەت دەکات دەڵێت چەندین بریندار هەبووە کە فریاگوزاری سەرەتایی بەستنی سەر و برینیان لەلایەن سەربازانی دیکەوە بۆ ئەنجام درراوە. چەندین ڕۆژ هەر بە بەستراوی ماوەتەوە. زۆر جار ئەو بریندارانە پێویستی بە بەستن نەبوو و دەکرا بە ڕێگەی دیکە خوێنی برینەکە ڕابگیرێت. ئەفسەرە پزیشکەکە دەژڵێت بۆی پێچانی هەڵەوە کەسەکە دەست یان قاچی لەدەستداوە، چونکە شانەکانی ئەندامی جەستەی سەربازەکە بەهۆی پێچانەکەوە مردوون. ئامڕازەکانی بەستنی سەروبرین لە 2000ەکانەوە لە شەڕی عێراق و ئەفغانستاندا بەکارهاتووە. لە کاتی برینداربوونی سەربازەکان تیمی فریاگوزاری لە ماوەی 60 خولەکدا دەگەیشتە شوێنی ڕووداوەکە. ئەگەر بەستنی سەروبرینەکە پێویست نەبووایە، ئەوە لەلایەن پزیشکانی جەنگەوە لادەبرا. ئەوەش سەربازەکەی دوور دەخستەوە لە بڕینەوەی پەلەکانی. سروشتی شەڕی ئۆکراینیا و رووسیا جیاوازە. تیمە فریاگوزاریەکان بە خێراییەکی زۆر ناتوانن بگەنە شوێنی ڕووداوەکە. هەروەها یەکەکانی شەڕ بە خێرایی ناتوانن بکشێنەوە. بۆیە زۆر جار نەک دوو کاتژمێر، بەڵکو دوای 2 ڕۆژ تیمە فریاگوزاریە تەندروستیەکان گەیشتون بە شوێنی ڕووداوەکە. بەهۆی ئەوەوە ژمارەیەکی زۆر سەربازی ئۆکراینیا دەست یا قاچەکانیان لەدەستداوە، چونکە هەموو ئەو ماوەیە پەلەکانی کەسەکە بە بەستراوەیی ماوەتەوە.